ئاوارەکانی کەمپی ئاشتی لە ژیانی ئاوارەییاندا ڕەخنە لە بەرپرسە عێراقیەکان دەگرن بەهۆی ئەوەی لە دۆخ و گوزەرانیان لەناو کەمپەکاندا ناپرسنەوە و هاوکاریان ناکەن. تقریبا إننا نازحين سنة كاملة لا محافظ. ئەوە بۆ نزیکەی ساڵێکە ئاوارە بووین، پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا لێمان ناپرسنەوە و خەڵکان لە دۆخێکی دژواردان و خێزانە ئاوارەکان ماندوون. ئێمە سوپاس یاریمی کوردستان دەکەین کە پەنای ئەم ئاوارانەی داوە. هەرچەندە بەشێک لەو ناوچانەی پێشتر کەوتبوونە دەست چەکدارانی داعش ئازاد کراون، بەڵام هێشتا زۆربەی دانیشتوانەکانیان لە ژیانی ئاوارەییدا لەناو کەمپەکان داماونەتەوە و نەگەڕاونەتەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. إعادة النازحين إلى مناطقهم وا بۆ ساڵێکە خەڵکان گەڕاونەتەوە شوێنە ڕزگارکراوەکان. ناحیەی جەزرە لە 20 مانگی 12 ساڵی 2014 ئازاد کراوە. کێشە لە نێوان عشیرەتەکان و حکوومەت و هێزەکانی بەرگریدا هەیە، نازانین هۆکارەکانی چین. ئەم ئاوارانە خەڵکی سنووری پارێزگای سەلاحەدین و لە کەمپی ئاوارەکانی عەربەت تایبەت بە هاوڵاتیانی عەرب نیشتەجێن و وەک هەر ئاوارەیەکی تر خەون بەگەڕانەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان دەبینن. داوا لە حکوومەتەکەی بەڕێز دکتۆر حەیدەر عەبادی دەکەین بە چاوی برا و باوک بڕوانێتە مەسەلەی گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەو ناوچانەی وا بۆ نیزیەکەی ساڵێکە ئازاد کراون. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 400,000 خێزانی ئاوارەی پارێزگاکانی تری عێراق و پەنابەری ڕۆژئاوای کوردستان و شارەکانی دیکەی سووریا هەن. بەشێک لەو پەنابەر و ئاوارانە لە چەند کەمپێکی جیاواز تایبەت بە شار و دین و مەسەبە جیاوازەکان لە شارۆچکەی عەربەتی سەر بە پارێزگای سلێمانی نیشتەجێ کراون. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، کەمپی ئاوارەکان لە شارۆچکەی عەربەت سلێمانی.